تۆ سەری زوڵفی بڵاوت تۆ سەری زوڵفی بڵاوت زوڵفی خاوت با مەدە تو سەری زوڵفی بڵاوت زوڵفی خاوت با مەدە جێی دڵی سەودایە چیدی دڵم جەزیا مەدە من کە بێت ناژیم وەرە ڕوحمت هەبێ نەشکێ دڵم بابینای کەعبە نەڕووخێ چاوەکەم لێم لا مەدە عاشقی زوڵفم بە ڕۆح و دڵ ئەمن جۆیایی تۆم عاشقی زوڵفم بە ڕۆح و دڵ ئەمن جۆیایی تۆم خێری خۆتە دەست لە سینەی مەردی خۆش سەودام مەدە هەردەمەی من خاڵی گۆشەی لێوی تعلیمی دەدام عەیش و نۆش و کونجی تەنهایی بە ڕووی دنیام مەدە شەو قەرارتدا لەسەر زوڵفت بە دڵشاد بم بە تۆ لا مەدە زوڵفت وەفات بێ وعدەی فەردام مەدە با قیامەت ڕانەبێ با ڕۆژ نەگیرێت چاوەکەم توند مەبە هەڵمەستە پێ سونبول بە ڕووی گوڵدا مەدە چت لە زەوقی دینی دڵبەرداوە تۆ بی و دینی خۆت تا بمێنی دەم لە وەسڵی ئاتەشی سینام مەدە مەرجی من ساقی دڵم بگرە دەمت وا بێنەوە مەرجی من ساقی دڵم بگرە دەمت وا بێنەوە یا کەرەم کە جامی لە بڕێز یا شەرابی وا مەدە نیوە سوتاوم ئەمان بێ بەز مەکە ئەی تارزەن یا وەفات بێ یا جەفای عاشقی شەیدام مەدە ئەی وەفایی هێندە خوێن مەگری لە ڕووی ئارامی دڵ گەوهەری تۆ وا لەکن تۆ خۆت بەدەم دەریا مەدە